یاخوا بەخێر بێت دوکاتە ناوەدان کردەوە چێ کەناڵە جوانەکە پایتەختی میدیا ئێمە بەچی بە ناوبانگین فەلافل بە شیر لەخوا بەزیاد بێ مشترێکی گەلێ زۆرمانەیە بەس کەرکوب نا لە سێمانیە لێ لە چەمچەماڵە لێ لە قەرەنجیرە لێ ئێستاوەتە ئەو بە چووە بم بۆ هەولێر چۆ پایتەخت یا چی ناوە پایتەختە ئەوێ گۆشتمانەیە جگەرمانەیە مریشکمان هەیە نانوشانگەشمان زۆر ئاسانە ڕەحیماوە فلکەی ئیخوان شنو كاركين تقريبا 2 ساعات يشناكين يعني 2 ساعات دوكاما كراوتوا لخدمتنا جاري واه مشتري مان نيتو خوي هاتو بشو بو ايرا لا قرنزيرو صاروجي بينشم لفا بو شورشتو بو بازيان تلفوني كردو تكاكا حزم بو فلافليه تو فيديو داغري اي مشيتك ناقي بيتو مسروتا ناقي خوما موديني خود بوتو ملكه اخوات مساري خوم برد خاص بوي بس سعري خوم برد مي تي اما شي من لفيه تكاكا فلافلي اما شيري تاعها اشاورك هي يعني باوتومبيلكات فلافل بدليفري بو چند پارێزگا والله بۆ سێمانی بردوومە بۆ قەرەنجی بردوومە بۆ کاگرزگا بردوومە دووس کاگرزگا کەسی نەیناسێ ڕزگا ئەبوو مەقالب خۆ عەفوی کە شێڤوریا کەسێ نەیناسێ و قەڵەوەکە لەفم بۆی بردووە ئێستا ئەوە دوو سێم جارە بۆ بە هەولێری بم بۆ عەنکاوە ئارە وەڵا باشە چی وای کردووە فەلافڵی تو خواسی زۆر لەسەر بێت یەک بە گەرمی دوو هیچی تێ ناکەم بەهارەت توشی تێ ناکەم تەنها شیر نەبێ خێو شیر هەی بە بەهارەت نییە کوژێ فەلافلش هەموو شتێ بە سادەیی خۆشە تامی خۆی باشە چۆنەوە سارد تابێتەوە لێرەوە مثلا بۆ هەولێری بێ ساعاتێک لەگایە بۆ سلێمانی ساعاتێک لەگایە هەر بە گەرمیەکە هەر بە گەرمی چونکە بە سیفۆن ئەی بەستینەوە بە سیفۆن تەرتیبات بە شێوەیەک ئەی بەستینەوە کە ساردەو نەبێ وا بووی دانی باشە چەند ساڵە بخۆتە ئیشی خواردنگاکەن لەگەڵ میشات تا چەند مرتاحیت بخۆت لەخوا بەزیاد بێ لە 2018 دوکان خۆمانە پێشتریش بە شاگردی ئیشمان کردووە ئەی بە شاگردی دابنیتە صاحب دوکانی خۆمان هەداین تقریبا 2018 چەندێکە هیچ لە فاگین لەگەڵ میشات تا چەند مرتاحیت لەخوا بەزیاد بێ ئەمە مرتاحی لەخوا بەس ئێمە نین لەخوا بەزیاد بێ تەنها عایلەی لەسەر دوکانە ئەژێ باشە کاتێک لە پارێزگایەک و لە هەر شوێنێک بۆ تەلەفۆن بکەن ئامادەی بۆ هەر شوێنێک بیت ئامادەمە وەڵا بە شەرتێ پاری لێبەرەکەشی لێ ناسەرم بەس پارەی خواردنەکە بەس پارەی خواردنەکە چەندێکە کێشەمان نییە مشتەرەکە لێمان ڕازی بێ ئەو لێوە داواکە لە لەفە لە ئێمە کەم نییە شتە یعنی تۆ لە محافەزەیەک بۆ محافەزەیە پڕ لەفەیە زۆر لەفە زۆرە بەڵام کابرا سقی بە ئێمەیە ناوەڵە داوای لێبەرێکی لێ ناکەم ناوەڵەوەری ناگرم کەسێک پێنج فەلافلی بس پارەی فەلافلەکەی لێوەرەگەم بەس پارەی فەلافلەکەی لێوەرەگەم بێت لێبەرێکە